بەنای خدای گەورە میهرەبان قوتابیانی عەزیز و خۆشەویست سڵاوی خۆی گەورەتان لێبێ مامۆستا ئیسماعیل سباح پسپۆڕی زمان و ئەدەبی کوردی ئەمڕۆکە لە خزمەتتان بۆ ڕوونکردنەوەی حەوتەم بابەت لە بابەتەکانی ڕێزمانی کوردی پۆلی حەوتەمی بنەڕەتی چاپی نوێی وەزارەتی فەروەردە کە ئەویش بە ناوی ڕستەی پرسە. بابێ بزانین ڕستەی پرس چییە؟ لە بابەتی ڕابردوو ئێمە باسی ڕستەی ڕاگەاندنمان کرد. ڕستەی ڕاگەاندن ئەو ڕستەیە کە باس لە حاڵ و باردۆخی کەسێک دەکاتن ڕوودانی کار یا ڕوونەدانی کارێک پیشان دەداتن. ڕستەی پرس دێن پێناسەیەک لێ بۆ وەردەگرین. ئەو ڕستانە بەهۆی قسەکەر داوای زانیاری لە گوێگر دەکات. لە نووسیندا لە کۆتایی ڕستە بڵێم ڕستەی پرس نیشانەی پرسیار دادەنرێتن. قوتابیانی بەڕێز ڕستەی پرس ئەو ڕستەیە کە ئەو کەسەیە قسە دەکاتن داوا لە گوێگرەکە دەکات کە زانیاریەکی پێ بڵێتن بۆیە پرسیار دەکاتن. هاتە ئینسان کە پرسیار دەربارە شتێک دەکاتن دەیەوێت زانیاری وەربگریتن. لۆیە ئەو ڕستانێکە لە شێوەی پرسیاردا بەکاردێن و هەروە لە کۆتاییدا نیشانی پرس دادنرێتن پێیان دەوترێت ڕستەی پرس. ئەوجا هەندێک نمونەی وەردەگرین. بۆ نمونە دەڵێ کەی دەچین بۆ سەیران. قسەکەرەکە پرسیارێک کردووە. دەڵێ کەی دەچین بۆ سەیران. پرسیار لە کاتی چ دەکات؟ لە کاتی چوونە سەیرانەکەی دەکات. بۆیە کەی دەچین بۆ سەیران پێی دەوترێت ڕستەیەکی پرس. وڵات چۆن پێش دەکەوێت؟ تەماشا دەکەین قسەکەرەکە داوا لە گوێگر دەکات دەڵێ کاکە وڵات چۆن پێش دەکەوێت؟ زانیاریم پێ بدە. زانیاری دەوێتن. بۆیە وڵات چۆن پێش دەکەوێت پێی دەوترێت ڕستەی پرس. کەنگێ دێچیە زاخۆ. کەینێ دەچیە زاخۆ. کەینێ دەچیتە زاخۆ. تەماشا دەکەین ئەم ڕستەیە لە شێوەی پرسیار بەکارهاتەوە بۆی پێی دەوترێت ڕستەی پرس. کۆتا نمونە دەڵێن ئایا منداڵەکە شیرەکەی خواردەوە؟ ئایا منداڵەکە شیرەکەی خواردەوە؟ قسەکەرەکە پرسیار دەربارەی ئەوە دەکات کە ئایا منداڵەکە شیرەکەی خواردەوە یان خود نە. بۆی ئەم ڕستەی پێی دەوترێت ڕستەی پرس. قوتابیانی بەڕێز لە ڕستەی پرسدا چەند شتێکمان هەیە کە ڕستەی پرس دروست دەکەن. یەکەمیان وشەی پرسمان هەیە. چەند وشەیەکمان هەیە کە لەناو ڕستەدا هەبوون وشەی پرسیان پێ دەوترێت ڕستەی پرس دروست دەکەن. وشەکان وشەی چەندە، چۆنە، کەی، کەنگی، کوێ، کێ، کی ئەو لە بادینی بەکاردێ، چی، چ قاس واتە چەند، قاس واتە چەند، کامە، کیژان، ئایا. کیژان یعنی کامە. یعنی کامە. ئەوجا هەرێک لەو وشە پرسانە قوتابیان لە واتە مەبەستێک بەکارێتن. ئەوە نییە مەسەر بەخۆ بەکاری بێنی. بابێ بزانین واتەوە مەبەستەکانیان چێ و بۆ چ بەکاردێ. باش. دەڵێن وشە پرسەکان هەرێکە بۆ مەبەستێک بەکاردێن. بۆ نمونە خاڵ یەکەم ئەگەر وشەی پرسی کێ کیم بەکارهێنا ئەو واتە پرسیار لەس دەکەم پرسیار لە کەسێک دەکەم. ئەگەر هاتوو ئەو وشە پرسەم ناو ڕستەیەک دیت واتە ئەم پرسیار دەربارەی کەسێک دەکەم دەمێت زانیاری کەسێک وەربگرم. یاخود ئەگەر بمێت زانیاری دەربارەی کەسێک وەربگرم یاخود پرسیار لە کەسێک بکەم وشەی پرسی کێ یاخود کی بەکار دێنم. بۆ نمونە بڵێ کێ کتێبەکەی خوێندەوە. دەڵێ ئایا کێ چی پێ دەوترێت لە مامۆستا وشەی پرسە. باشە لەو پرسین لە چ بەکاردێ؟ لەو پرسین لە نای کەسێک یاخود بڵێن لە نای کەسێک بەکاردێتن. باشە لە نای کەسێک بەکاردێت. ئەوجا دەڵێن سۆز لەگەڵ کێ چوو بۆ سەیران. سۆز لەگەڵ کێ چوو بۆ سەیران. تەماشا دەکەین لە شێوەی پرسیاری بەکارهاتێت کەواتە ئەو ڕستەیەکی پرسە. ئەدی کێ چییە؟ کێ وشەی پرسە لەوە چ بەکارێتن؟ وشەی پرسە بۆ پرسین لە کەسێک. بۆ پرسین لە کەسێک بەکاردێتن. خاڵی دووەم وشەی پرسی چی لەگەڵ چ. دەڵێ بۆ پرسیارکردن لە شتی بێگیان بەکاردێتن. واتە بۆ پرسیارکردن لە شت بەکاردێت. زاشتەکە ئیلادەی بێگیان بێت. دەڵێن ماسی بە چی ڕاو دەکرێت؟ ماسی بە چی ڕاو دەکرێت؟ لە شێوەی پرسیاری بەکارهاتێت. کەواتە ئەو هەمووی پێی دەوترێت ڕستەی پرس. ڕاگەاندن نییە. ئەدی چییە؟ دەڵێ مامۆستا چی بریتێ لە وشەی پرس لۆ پرسین لە شتێکی بێجیان بەکار دێتن. ئەو زارە دەڵێن چت خۆی. چت خۆی. چی دەخۆی؟ ئەتخۆ نارێ ئەحمەری دەخۆم. دەڵێ ماسی دەخۆم بۆ یان دەڵێ پرتەقاڵی دەخۆم یان دەڵێ کفتەی دەخۆم یان دەڵێ بریانی دەخۆم. ئەوان هەموو شتی بێگیانن. لۆیە چ بۆ پرسین لە شتی بێگیان بەکار دێتن. خاڵی سێم ئەوزارە لەکوێ لەگەڵ لکیڤە. لەکوێ سۆرانیە بڵێن کرمانجی ناوەڕاستە لکیڤە کرمانجی سەروە. لەکوێ لکیڤە لە بۆ چ بەکاردێن؟ بۆ پرسیارکردن لە شوێن بەکاردێن. بۆ نمونە دەڵێت تو لکیڤە بووی تۆ لەکوێ بووی. پرسیار لەس دەکات دەربارەی ئەو شوێنێک کە ئەتووی لێ بووە. کەواتە پرسیار لەس دەکات پرسیار لە شوێن دەکاتن. کەواتە ئەو ڕستەیە پێی دەوترێت ڕستەی پرس لکیڤە پێی دەوترێتن وشەی پرس کە بۆ پرسین لە شوێن بەکاردێت. ئەو جارە دەڵێن دارگوێز لەکوێ دەڕوێ. قسەکەرەکە پرسیار دەربارەی شوێن دەکاتن. کەواتە ئەم ڕستەیە پێی دەوترێت ڕستەی پرس لەکوێ پێی دەوترێت وشەی پرس بۆ پرسین لە شوێن بەکار دێتن. خاڵی چوارەم دەڵێ کەی و کەنگی.
كي زاري ناو راسا كنجي زاري سلوى كي وكنجي بو بسار كردن لكات بكاردي اگر ام بم كاتي روداني كاركه بزانم او بسار بكي ياخذ بكنجي دكم بونا بلا كي دتي بوده بسار لسلكم امن بسار لشوني دكم لا بسار لكسيك دكم نخير بسيار لا شتيك دكم نخير هدي بسيار لكات دكم مادام بسيار لكات دكم او شيء برسي كي بكار دينم دل كي دتي بوده مش قلت والله ما دليسي دلي والله دوس بي كاتني با كواتا كي بو بسار كدل لكات بكار دي نمونه دون دلي كنجي لكردستان بفرد باريت كيني لكردستان بفرد باريت ها بسر لكات دك دلي زستاني يوم دلي مانجي دوازدا تمشا دكي ها ما اخذ دلي مانجيك كواتا كنجي سي بيدو تري كنجي بيدو تري وشي برس بو برسين لسي بو برسين لكات بكار ديتر كنجي لكردستان بفرد باريت همي بيكو بيدو تري رستي برس خالي انزم تونو تاوا تون لقل تاوا چۆن لەگەڵ چاوە بۆ پرسیارکردن لە چۆنیەتی کردنی کارێک بەکاردێتن ئاگاتان لێ ئەگەر بمانێ پرسیار بکەین دەربارەی چۆنیەتی ئەنجامدانی کارێک یاخود کردنی کارێک ئەوە وشەی پرسیت چۆن یاخود چاوە بەکار دەهێنی بۆ نمونە لەم وڵات چۆن پێش دەکەیت ئەم پرسیار لەس دەکەین پرسیار دەکەین ئایا ئەمە چ بکەین هەتا وڵات پێش بکەوێتن ئەم پرسیار لە چۆنیەتی بەرەو پێشبردننی وڵات دەکەین کەواتە چۆن چییە چۆن وشەی پرسە لە بۆچی بەکاردێ بۆ پرسین لە چۆنیەتی ئەنجامدان و کردنی کارێک بەکاردێتن ئەو زارە دەڵێن پەیمان چاوە چیرۆکێ دەنویسیت پەیمان چۆن چیرۆک دەنووسێت ها پرسیار لەوەی دەکاتن چۆنیەتی نووسینی چیرۆکە کووبە ئایا پەیمان چۆن چیرۆک دەنووسێتن کەواتە پرسیار لەس دەکاتن پرسیار لە چۆنیەتی کردنی کارێک دەکاتن بۆیە چاوە پێی دێتێت وشەی پرس لە بۆ چۆنیەتی کردنی کارێک بەکار دێتن خاڵی شەشەم چەند و چقاس چەند و چقاس قوتابیانی بەڕێز چقاس عنی چەند هەر بۆ واتای بەکاردێت زاری کماندی سەروە دەل بۆ پرسیارکردن لە بڕ و ژمارە و ئەندازە بەکاردێتن ئێستا لەون ئەتو برادەرەکەت کە تێ بزانی ژمارە پێنووسەکانی لەکنێتی چەندە دەڵێ چی دەڵێ ئەرێ ئەحمەد چەند پێنووست لەکنە پرسیار لەس دەکەی پرسیار لە بڕ و ژمارە و ئەندازە دەکەی کەواتە چەند و چقاس لە چ بەکاردێت لۆ پرسیارکردن لە ژمارە بڕ و ئەندازە بەکارێتن بۆ منە دەڵێن چێ دەڵێ مانگی بەفرانبار چەند ڕۆژە ئەم پرسیار لەس دەکەم پرسیار لە ژمارەی دەکەم مانگی بەفرانبار چەند ڕۆژە ئەها پرسیار لە ژمارەی دەکەم کەواتە ئەو چەندە پێی وترێ وشەی پرست لە بۆ پرسین لە بڕ و ڕێژە و ئەندازە و ژمارە بەکار دێتن نمونەش کە دەڵێ ڕزگار لە چەند موانان کەوتیە ڕزگار لە چەند موانە کەوتووە تەماشا دەکەم پرسیار دەکەم دەربارەی ژمارەی وانەکان ئایا دووە سێ چوارە چەندە نازانێ ئەمە بۆی پرسیار دەکەم کەواتە ڕستەکە پێی وترێ ڕستەی پرست چەند پێی دەوترێ وشەی پرست بۆ پرسین لە ژمارە و بڕ و ئەندازە بەکاردێتن نمونەی سێم دەڵێت تا چ قاس پارە هەیە تۆ چەند پارەت هەیە چەند خۆشە چەند دۆلارت هەیە چەند تمەن ناوڵات تمەن بەکرێک نایەتن چەند یۆڕۆت هەیە چەند دیناری ئوردنیت هەیە دیناری ئوردنیش بە قیمەت ئاگاتان لێبی دیناری ئوردنیش نرخی گرانە تا چ قاس پارە هەیە تا تۆ چەند پارەت هەیە پرسیار دەربارەی چەکە دەربارەی ئەندازەی یاخود بڕی ژمارەی چ دەکاتن ژمارەی پارەکانی دەکات سەختە چێ دێ بزانین دەوڵەمەندە فەقیرە هەیتی نیتی ئەگەر دەوڵەمەند بوو شەکل کالەگەری خۆی بکاتە برادەری مەسلحەتی لەگەڵی هەیە ئەگەر دەوڵەمەندیش نەبوو ئیهمال.com ئیهمالی دەکات و بەڵێ وەڵای هەر ناشیناسم بینە سەر خاڵی هەفتەم کام کامە کیژ و کیژک باش کیژ و کیژک عینەن بواتە کام و کامە بەکاردێن لە زاری سەرو دەڵێ بۆ پرسیارکردن لە چ بەکاردێ بۆ پرسیارکردن دەست نیشانکردنی شتێک لە ناو کۆمەڵە شتێک بەکاردێتن بابەجان ئەگەر ئەمە بمانەوێ شتێکی لە ناو کۆمەڵە شتێک دەربینی ئەو کاتی پرسیار بۆ وشەی پرسی کام و کامەی یاخود کیژ و کیژک دەکەین ئەو کاتی ئەمە شتێک لە ناو کۆمەڵە شتێکی دەست نیشان دەکەین بوونە دەڵێ لەم گوڵانە کامیانت دەوێت بەستەمە شەکە لەم گوڵانە کامیان دەوێت یعنی کۆمەڵە گوڵمان هەیە ئەمە کامیانە دەوێت یەکێک لە بۆ دەست نیشان بکەن دەمە یەکێک لە بۆ دەست نیشان بکەن بۆ یە کام پێی وترێ وشەی پرست بۆ پرسیارکردن بۆ دەست نیشانکردنی شتێک ناو کۆمەڵە شتێک بەکاردێتن ئەو زار دەڵێن کیش قوتابیژە هەمیان زیرەکترە کام قوتابی لە هەمویان زیرەکترە ها لە کوتاژ نیشانە پرسیارمان دەڵێن چ ڕستەی پرسە ئەوە کام قوتابی لە هەمویان زیرەکترە یعنی مامۆستاکە کۆمەڵە قوتابی هەیە دەوێت لەناو ئەو کۆمەڵە قوتابیەی یەکێکیان دەست نیشان بکە کە لە هەمووان زیرەکترە ڕستەی سێم دەڵێ ژڤان ڕەنگان تا کیژێک دەوێت لەم ڕەنگانە تۆ کامیانت دەوێت کۆمەڵێک ڕەنگمان هەیە کابرا چۆ لەمونە
کوڕەکە سۆ تیشێرتێکی بکرێتن دەڵێ بڵێن دوکاندارێک دەڵێ کاکە مۆرمان هەیە پەمبەمان هەیە سۆرمان هەیە بەختی جەنابەتمان هەیە بەختی جەنابەت چ ڕەنگە ڕەشیان سپیە ئافرین بەختی جەنابەت سپیە دەڵێ ئەوم ڕەنگەمان هەیە تو کامیانت دەوێتن باشە بەخۆشم زلکم ڕەشە ئەمن زلکی ڕەشم کردیتە مۆدیل جەماعەت ئاگاتان لێبی بەشی ئەم دێمە مەکتەبێت تەڵەبەکانم سڕی مەکتەبی هەموو لێ دەگرن تعلیق ناهەیە بەم قەت خاڵی هەشتم دەڵێن چی دەڵێ ئایا و ئەرێ ئایا و ئەرێ چیە ئایا و ئەرێ ئەوانش وشەی پرسن لە بۆ چ بەکاردێن دەڵێ بەهۆی ئەو وشەیەوە پرسیار لە ناوەڕۆکی ڕستە دەکرێت باش بە بەڵێ و نەخێر وەڵامی پرسیارەکە دەدرێتەوە هەروەها ئاساییە وشەی ئایا لا برێت و بە پێی تۆن و ئاوازی قسەکردنەکە پرسیار بکرێتن قوتابیانی بەڕێز جێبدەم دەڵێ ئایا و ئەرێ پرسیار لە ناوەڕۆکی ڕستە دەکاتن پرسیار لە ناواخمی ڕستە دەکاتن باش دەتوانین کاتێککە بە ئایا و ئەرێ پرسیار دەکەین وەڵامەکەمان بە بەڵێ بە نەخێر ئێستا بوونە دەڵێن چی دەڵێن ئایا تۆ ئامادەیت دەڵێ نەخێر دەڵێ بەڵێ کاتە بە بەڵێ و نەخێر وەڵام دەدەیتەوە یان بوونە دەڵێم ئایا تۆ پۆلی حەفتیت دەڵێ بەڵێ کاتە ئەها بە بەڵێ وەڵام دەینەوە کاتە بۆ پرسیارکە لە ناوەڕۆکی ڕستە بەکاربێتن و هەندێک جاران قوتابیانی بەڕێز دەتوانین وشەی ئایا لا بدەین ئەدی پرسیارکردن مامۆستا بەپێی تۆن و دەنگ و ئاوازە ها بەپێی ئەو سەڵتێک ئەمە دەری دەبڕین توانین پرسیارکەین بۆ من تەماشایکە دەڵێم چییە دەڵێم تۆ ناوت چییە وانیا تۆ ناوت چییە دەڵێ ناوم ئەحمەدە منیش دەڵێم ناوت ئەحمەدە ئەها تۆنەکەم وای کرد کە پرسیار لە تو بکەم هیچ وشەکی پرسمان بەکار نهێناوە بەڵکو بەهۆی تۆنەکە و ئەمە ڕستەی پرسمان دروست کرد کەواتە ئاسایی ڕستەی پرس بەبێ وشەی پرسیش دروست بکرێتن دەتوانین ئایا لە ڕستەکەدا لا بدەین بۆ من دەڵێن چی ئەوزارە دەڵێم تۆ پۆلی چەندەمیت دەڵێ مامۆستا من پۆلی حەفتەمەم باش من دەڵێم ئایا پۆلی حەفتەمیت تۆش دەڵێ بڵێ دەتوانم ئایاکەش لا بدەم دەتوانم بڵێم پۆلی حەفتەمیت پرسیار دەکەم پۆلی حەفتەمیت بەپێی تۆنەکەی خۆم بەپێی ئەو دەنگێکە ئەم دەری دەبڕم پرسیار لێ دەکەم زار بۆ منە برادەکە دەڵێ کاکە با بچینە سەیران دەڵێ بچینە سەیران پرسیار لێ دەکەی بچینە سەیران ئەجا ها دەکات دەم چای خۆت پێگەدا بچینە سەیران ئەوایە یعنی دەتوانی ئەتوو بەپێی وشە ڕستەی پرس دروستکەیت دەتوانی وشە پرسەکەش لا بدەیت بەپێی ئاوازە بەپێی تۆن و دەنگ ئەتوو ڕستەی پرس دروست بکەیت دەڵێ ئایا دەچی بۆ بازار تەماشا دەکەین نیشانەی پرسیارمەدانایە وشەی پرسی ئایامان بەکارهێنایە بۆی ئەو پێیت ڕستەی پرس دەتام ئایا لا بدەم بڵێم دەچی بۆ بازار ئەها بە تۆن و دەنگکە ئەم پرسیار دەکەم کەواتە قوتابیانی بەڕێز دروستکردنی ڕستەی پرس لە سێ خاڵدا کوور دەکەینەوە ئەمە دروستکردنی ڕستەی پرس لە سێ خاڵدا کوور دەکەینەوە دەتوانین ڕستەی پرس دروستکەین بەبێ وشەی پرس واتە وشەی پرسمان نەبی کو بۆی هێز و ئاوازە تۆن و ئاوازەکە ڕستەی پرس دروست دەکات لە کۆتایی ڕستە نیشانەی پرسیار دادەنێت نا بۆ من گوتمان دەچی بۆ بازار هیچ وشەکی پرسمان بەکار نهێنێ بەڵام ڕستەکە لە شێوەی پرسدا بەکارهاتێت بۆی پێویستی ڕستەی پرس و لە کۆتاییدا لە نووسیندا نیشانەی پرس دادەنێت دووەمیان بەهۆی وشەی ئایا و ئەرێ کاتێک ئەمە پرسیار دەکەین بە وشەی ئایا و ئەرێ ئەمە پرسیار لە ناوەڕۆکی ڕستەکە دەکەین وەڵامی پرسیارێکمان بە بەڵێ و بە نەخێر دەدەینەوە بۆ من دەڵێن ئایا تۆ دەخوێنیت تۆش دەڵێ بەڵێ یانش دەڵێ نەخێر کەواتە پرسیار لە ناوەڕۆکی ڕستە دەکەین بە بەڵێ و بە نەخێر وەڵام دەدەینەوە یاخود دەتوانین بەهۆی وشەی پرسی مەبەستدار وشەی پرسەکان و هێز و ئاوازی تایبەت نیشان پرسیار بەکاردێن تایدا کاتێک نام وشەی پرسی چۆن چی کەی یاخود کێ یان چەند بەکاردێنم یان لەکوێ بەکاردێنم یان چ قاس یان کەنگی یان لە کیفە بەکاردێن ئەوە بەپێی ئەو وشە پرسانە ئەم ڕستەی پرس دروست دەکەم کەواتە لە سێ خاڵدا ڕستەی پرس کوور دەکەین ڕستەی پرس دەتوانین بەهۆی دەنگەوە دروست بکەین بەهۆی دەربڕینەوە دروستی بکەین ڕستەی پرس دەتوانین بەهۆی ئایا و ئەرێ دروست بکەین و هەروە ڕستەی پرس دەتوانین بەهۆی وشە پرسەکانی چۆن و چەند و کامە و چی و کێ قاس و کی و هەروەها بێتەوە لە کیفە و ئەم وشە پرسانە ڕستەی پرس دروست بکەین لێرەدا هاتینە کۆتایی بابەتەکەم قوتابیان لە ڤیدیۆی دواتر ئینشاءڵڵا ڕاهێنانەکانی ڕستەی پرس شیکار دەکەین و لە مەلزەمەکەم کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردندانراوە دەتوان سوودە پرسیارەکان وەربگرن لە بۆ تاقیکردنەوەی 26 قوتابخانە بێگومان مسئولی لێ دەبین تا شیکار ڕاهێنانەکە هەر شاد و سەرفراز بێت. سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.